يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە کۆتا و تاری مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزان داین. هەمومان داواکارین لە خوای پەروەردگار تاعەت و عیبادەت و ڕۆژ و شەو نوێژ و تەراویحی ئەو مانگە مبارەکەی بەنسیب کردبین و لێ قبوڵ کردبین. خوای پەروەردگار بە ڕەحمی خۆی لە شەوانی لەیلەت القەدر بەهرەمەندی کردبین و ئەجری ئەو شەوە پڕڕێز و قەدرەمان بەنسیب بوو بێ. هەموو ئەو کەلێن و کەم و کورتیانەی کەوا لە عیبادەتەکانماندا هەبوون، خوای پەروەردگار بە ڕەحمی خۆی بۆمان پڕ کاتەوە. ئامین. خۆشەویستان، وتاری ئەم جارەمان کە کۆتا وتاری مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانە لەژێر ناونیشانی ڕەمەزان و ئیمانداری ڕاستەقینە. هەموو شتێک بەڕێزان لە دنیادا دوو جۆری هەیە، ئەسڵی هەیە و تەقلیدی هەیە. ئەسڵی هەیە و ڕووکەشکراوی هەیە. بۆ نمونە قاڵبێک زێڕت هەیە، شتێکی تریش ئاسنێکە، مسێکە ڕووکەش کراوە بە زێر، پێڵەن زێڕکفت کراوە. هەموو ئەو شتانەی کە بە نرخن و بەهایان هەیە ئەوانن کە ئەسڵین. هەموو ئەوانەی کە لە ناوەڕۆکە پوچن، شتی تریان تێدایە بەڵام ڕووکەش کراون، بیان بە بازار بەهایەکیان نییە، تەنها ڕووکاری دەرەوەیانە. ئیمانداری و خواناسیش دینداریش بە هەمان شێوەیە. بەرگی دینداری و خواناسی دەکرێ بەبەری مرۆڤێکدا بکرێ، بەڵام لە ناوەوە نەبێ، لە ناوەوە ئەو دیندار و خواناسە نەبێ کە خوا دەیەوێ. پەنا بەخوا ئەوە ماڵوێرانیە، ئەوە لە قیامەتە بەهایەکی نییە و لە دنیاشدا ئیماندارانیش ناشرین دەکا. بەڵام ئەوەی کەوا قیمەتی هەیە، ئەوەی بەها بە مرۆڤ دەبەخشێ، ئەوەی سەرفرازی بەردەمی خوای دەکات لە قیامەتە، ئەوەیە چۆن ئینسان ڕووکەشی دەرەوەی ئیماندارە ئەوەی ناوەوەشی وابێ، لە ناوەوەش ڕێک و پێک ئاوا بێ. مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزان کە تێیدا بە ڕۆژوو بووین، ئەو مانگەیە کە مانگی نازڵبوونی قورئانە. ئایا ئێمە هەر قورئانمان خوێندەوە یان قورئان کاریگەری هەیە لە ژیانماندا، لە ژیانی ڕۆژانەماندا کاری پێ دەکەین؟ مانگی نوێبوونەوەی ئیمانە، بێحیکمەت نییە خوای گەورە ئەم مانگەی هەڵبژاردووە. بەڕاستی ئینسان ساڵانە ئەگەر ڕەمەزان نەبێ ئیمانەکەی بەرەو لاوازی دەڕوا. هەمومان هەست دەکەین لە مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزاندا بەویستی خوا ئیمانمان نوێ دەبێتەوە. نوێبوونەوە بەوەی ئینسان جاران هەر نوێژە فەرزەکان و هەندێک سونەتی دەکرد، ئێستا سوپاس بەخوا تۆ شەو نوێژت هەیە، تەراویحت هەیە. جاران ئینسان بەخشندەیەکی کەمی هەبوویە لە مانگی ڕەمەزانە لە زەکات و لە زەکاتی فیتر سەرفترە و لە سەدەقاتی تر، هەر ڕەمەزان و بەخشندەی و سەدەقات بەیەکەوە هاتوون. پاشان ڕۆژ و گرتن کە نهێنیەکە لە بینی خۆت و خوای پەروەردگارتدا نوێبوونەوەی ئیمانەکەمانە. ئایا ئێمە لە مانگی ڕەمەزاندا کە ئەم مانگا سەرتاپا بە ڕۆژوو بووین کاریگەری لەسەر ناخمان کردووە، یان هەر ژەمی نیوەڕۆ بەیانیمان لە کاتی خۆیدا نەخوارد و ئێوارە بەربانگمان کردوێتەوە؟ ئەبێت لە خۆمان بپرسین، ئەبێت لە کۆتایی هەر شتێکە سەرنج بدەیت چ کاریگەریەکی لەسەرت بەجێ هێشتووە. وەڵڵی خۆشەویستان، چەند جا عەرزم کردوون جەنابەت هاتووی بەم گەرمایە ماڵی خۆت بەجێ هێشتووە، ڕێگای دوور و نزیک هاتوویتە ماڵی خوا. ئەبێت لە دوای ئەم جومعەوە کە چوویتە دەرەوەی مزگەوت بە دوو دێڕیش بێ لە بیرت بێ ئەم جومعەیە چ فێر بووی. و حتا جمعەی داهاتوو ئەگەر کاریگەری ئەم وتارە هیچ ڕنگدانەوەیەکی لەسەرت نەبێ، ئەوە بەس عادەتێکت پێوە گرتووە. یعنی عادەت بۆ ڕۆژی جمعە بچمە مزگەوت و بەڵام نەدەزانم باسی چی کراوە، نە هیچیشم کار پێ کردووە. من خودی خۆم وەکو وتار خوێن ئەگەر ئەوەی بە جەنابتی دەڵێم هەوڵ نەدەم کاری پێ بکەم، کەواتە هەر خۆم پێوە گرتووە وتار بخوێنمەوە. جەنابیشت کە گوێگری بە هەمان شێوە. بۆیە مامۆستا مەلا محەممەدی جەلیزادە مەلای گەورەی کۆیە لە تەفسیرەکەیدا لە بەرگی نۆدا ساڵی سیەکان وتوێتی نوێشکردنی ئەمڕۆی موسڵمانان عادەتە نەک عیبادەت. هەر عادەتیان پێوە گرتووە دەچنە مزگەوت نوێژەکەیان دەکەن و دوایی دێنە دەرێ و جومعەکەیان دەکەن و تەواو.
سەیری کردووە کاریگەری نەبووە لە ژیانی ڕۆژانەیاندا بۆیە ئەو حەسرەتەی خواستووە با عیبادەت کاریگەری هەبێت لەسەر ژیانمان بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە عەمری کوڕی عەبەسە لێی پرسی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت چوومە خزمەتی تازە موسڵمان بووم لێم پرسی مەل ئیسلام و ئیسلامەتی چییە پێغەمبەری خوا فەرمووی ئیسلام دوو شتە طیب الکەلام و ئیطعام الطعام زمانێکی شیرین قسەیەکی ڕەوان قسەیەکی دروست ڕوویەکی خۆش و بەخشندەی و دەستێکی بەخشندە و بەخشینی خۆراک بە هەژاران فەرمووی ئیسلام ئەوەیە بەڕێزان ئەگەر جەنابەت حەدیسەکانی بوخاری سیرکەی تەماشا دەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئیسلامەتی 5 بنەمای هەیە شایەتمان نوێژ ڕۆژ و زەکات حەج ئەی بۆ لێرە بەم پیاوە وا دەفەرمێ بۆ فەرمووی ئیسلام دوو شتە طیب الکەلام زمانی شیرین قسەی جوان و خۆش و ڕووی خۆش لەگەڵ ئیطعام الطعام دەستی بەخشندەیت هەبێت لەوەی خوا پێی بەخشی بەشێک بدەی بە هەژار و نەداران ئەگەر ئەوەت کرد تۆ موسڵمانی فەرمووی مەل ئیمان ئەی پێغەمبەری خوا ئیمان چییە فەرمووی الصبر والسماحة ئیمانداری دوو شتە ئارامگرتن و لەسەرخۆیی و سەبرگرتن لەگەڵ چاوپۆشی و لێبوردەیی و سینەفراوانی مامەڵە خۆشی لێرە دەنێ فەرموو بنەماکانی ئیمان بەخوایە بە پێغەمبەرانە بە ڕۆژی دواییە بە قەزا و قەدەرە بە کتێبە ئاسمانیەکانە بە فریشتەکانە ئەمانەی بۆ باز نەکرد باشە یەکێ دەڵێ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێری کردین ئەگەر دەتەوێ خەڵک ئیسلامەتی تۆ ببینن با هەر سەیری نوێژەکەت نەکەن با هەر سەیری ڕۆژوگرتنەکە نەکەن کە لێ نێوانی خۆت و خواتدایە ئەوەی کەوا خەڵک لێت دەبینێ کە بزانێ بەڕاستی تۆ موسڵمانی با دوو سیفەت لێ ببینێ یەکەمیان زمان شیرین بێ با قسەکانت ڕەوان بن دوور بن لە تەشهیر و بوختان و قسەی ناڕەوا بە خەڵک ئەوە با خەڵک بەوە بناسێتەوە بەڕاستی تۆ موسڵمانی زمان شیرینە با بەوەدا بناسێتەوە کە بەڕاستی دەستی بەخشندەیت هەیە و ڕەزیل نی بۆی کە خوا پێی داوی با خەڵک بزانێت تۆ ئیمانداری تۆ لە ئەوروپا دەژی دەچێ وڵاتێکەوە غەیرە موسڵمانە ڕۆژانە لەگەڵ کەسانێکە تەعامل دەکەی کەوا دینیان نییە یان دینیان زۆر لاوازە یان بڕوایان بە ئیسلام نییە هەزار جار تۆ باسی ڕۆژووی خۆتی بۆ بکەی باسی ئیمان بەخوا بە مەلایکەتی بۆ بکەی ئەو هەر گوێ لێ ناگرێ بۆ ئەوەی نیشانی بدەی من ئیماندارم پێغەمبەری خوا فەرمووی دوو شتی پێ بڵێ من چەند بە ئارامم چەند بە سەبرم کە بەداخەوە دەڵێم ئەمڕۆ ئیماندارە بە ڕۆژوە لە هەموو کاتێ تووڕەترە کە بە پێچەوانەوە ئەگەر ئێمە بچینە شوێنێکەوە خەڵکی بێدینی لێبێ ئەبێ بە سەبرگرتن و ئارامگرتنمان ئامۆژەمان بۆ بکرێ فڵان کەس بەڕاستی ئیماندارە چونکە ئەوەندە بە سەبر و بە ئارامە لە لێخوڕینی ئۆتۆمبیلەکەتدا دەردەکەوێت تۆ چەند بە ئارام لێ دەخوڕی سیاساشکێنی ناکەی چەند پابەندی ڕێنماییەکانی بەڕاستی ئارام دەگری لە سەرەگرتنێکا دەردەکەوێت کە چەند بە ئارامی و جوانی دەوەستی و تەشویش دروست ناکەی با خەڵک ئەمە لێ ببینێ ئەمجا لە مەعاملەدا بە سەماحە لێبوردە بە چاوپۆشیکار بە مامەڵە خۆش بە سنگ فراوان بە کەسێ داوای لێبوردنی لێ بکردی عوزری قبول کە با بە ئەمە بناسرەی ئیمانداری ئەینا تۆ ئیمانت بە قەزا و قەدەر هەیە بە ڕۆژی دوایی هەیە ئەمە لە خۆتایە بەرامبەرەکە هەستی پێ ناکە ئەوەی نیشاندا ئەنجا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە پرسیاری لێ کردەوە ئەی الئیسلامی ئەفضل و چی ئیماندارێک باشە فەرمووی من سەلم المسلمون من لسانه ويده ئیمان مسلمانی ڕاستەقینە ئەو کەسەیە خەڵکی مسلمانان لە زمانت ئەمین بن لە دەستت ئەمین بن عەرزی کردەوە ئەی الئیمانی ئەفضل و باشترین ئیماندار چێیە قال خلق حەسەن فەرمووی ڕەوشتی جوانە ڕەوشتە جوانەکان نیشانەی ئەوەیە کە بەڕاستی تۆ ئیماندارێکی بە حەقی بانگخواز و داعی بەناوبانگ ئەحمەد شقەیری لە کتێبی ئەربەعوندا باسی هاوکێشەیەک دەکات زۆر جوان پێکاوێتی باسی ئیمانداری دەکات باسی دینداری ڕاستەقینە دەکات دەڵێ من سەرەتای تەمەنم بوو تازە پێدەگەیشتم زۆر حەزم بە ئیسلامەتی دەکرد بەڵام وا تێگەیشت بووم دینداری و خواناسی خۆمم لە دوو شتا حیساب دەکرد چەندە پەرستشەکان حیساب دەکەم ڕۆژانە حیسابم دەکرد چەند ڕکات نوێژی سونەتم کردووە چەند تەسبیحاتم کردووە چەند سڵاوەتم لێداوە چەند شەو نوێژم کردووە بەڕکات دەمژمار ئەم هەفتەیە چەند خێرم کردووە ئەمجا سەیری ڕواڵەتم دەکرد چەندە ڕیشم زیاتر درێژ کردووە چەندە شڵواڵەکەم کورتتر کردوێتەوە چەندە سیواکەکەم کردووە یعنی سەیرم دایمە ڕواڵەتم دەکرد حتى حەزم بە سەلامی کۆمەڵە خەڵک نەبوو بەلای خەڵکا دەڕۆیشتم هەستم دەکرد ئەوانە ئیمانیان ناتەواوە لە خۆ ڕخم لێیان دەبەوە بۆ وەکو من دایمە جەماعەت نییە
بۆ وەکو من سیواکی پێنێ لە نوێژە کابرا لە تەنیشماوە سیواکی نەکردادەم بۆ خوای ئەوە دیارە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆش ناوێ دایمە بەم نەفەسە دینداریم دەکرد زەمان تێپەڕی و خوێندنەوەی قوڵم بۆ قورئان و حەدیث کرد تێگەیشتم هەڵە بووم تێگەیشتم دینداری ڕاستەقینە بریتیە لە هاوکێشەیەک چۆن یاسای جەبر و هەندەسەمان هەیە لە ڕیاضیاتە هاوکێشەی کیمیاییمان هەیە لایەک زەربی لایەک دەکرێت یەک نوقسانی هەبێ هاوکێشەکە تێک دەچێت ئەڵێ بۆم دەرکەوت دوای ساڵانێک تەمەن لە خواپەرستی و قوڵبوونەوە لە دینداریدا ئاینداری ڕاستەقینە دینداری ڕاستەقینە بریتیە یەکسانە بەستەم نەکردن بەدات پەروەربوون زەربی یادی خوا و عیبادەتی نوێژ و ڕۆژ و حەج و زەکات و ئەمانە لەگەڵ چاکەکردن لەگەڵ بەندەکانی خوا لەگەڵ ئاژەڵەکان لەگەڵ دار و درەختدا جا ئەم هاوکێشەیە بەڕێزان زۆر جوان گوێ لێ بگرن لە یاسای بیرکاریدا هەر شتێک زەربی سفری بکەی ئەگە ملیۆنێک بێ هەر دەکاتە چەند هەرەکاتە سفر هەر شتێ زەربی سفری بکەیت چەندە بەهاکەی زۆر بێ هەر ئەکاتەوە سفر بۆیە دەڵێت دینداری یەکسانە بەستەم نەکردن لە بەرامبەرەکەت ئێمە چەند ئافرەتی بەڕێزمان هەیە لە مانجی ڕەمەزانە پرسیاری ئەم مامۆستا دەکا و تەلەفۆن بۆ ئەو تەلەڤیزۆن دەکا مامۆستا ختمی لا ئیلاهە ئیلا الله لە چەند هەزارە و سڵاوە لە چەند هەزارە و ئەوەندەم تەسبیحات کردووە کەچی لەوانەیە لە مانگی ڕەمەزانە ڕوویەکی خۆشی نەدابێتە هاوسەرەکەی لەوانەیە بە ڕوویەکی خۆشەوە پێشوازی لێ نەکردبێ لەوانەیە لە شەوێکی ڕەمەزانە ئامێزێکی گەرمی بۆ ئەو پیاوە داماوە نەکردبێتەوە پێچەوانەکەشی دەڵێم ڕاستە پیاوی وا هەیە چەند باسی تەراویح و داخستنی مزگەوت چەند ناڕەحەتە و خۆزگە مامۆستا هەموو شەوێ دانیشتینایە کەچی وەڵڵاهی ڕوویەکی خۆش ناداتە بە خێزانەکەی باوەشێکی میهرەبانی بۆ ناکاتەوە حەقی نادا دادپەروەر نییە لەگەڵیدا یەک غەڵەتی لێ بینە دەیکا بە کێوێک 50 ساڵە هاوسەرێتی خزمەتی دەکا لەبەر چاوی نییە ئەوە نادادپەروەریە ئەگەر ئەم ستەمەت هەبوو لەگەڵ خێزانتدا لەگەڵ ڕەفیقێکتدا ئەو هەموو ساڵە خزمەتی کردو یەک ڕۆژ بەدڵی تۆی نەکردووە ئەڵێ هەر بە حەیاتی فڵان کەس مەردایەتیم لێ نەدیوە ئەوە نادادپەروەریە ئەگەر ئەمەت هەبوو ئەمە سفر بوو لە بەرامبەر خوادا چونکەوە خوا دادپەروەرە عەدلە ئەبێت تۆش عەدل بی ئەگەر دادپەروەر نەبووی لەگەڵ هاوسەر و ژن و منداڵەکەتا هاوڕێکەتا شەریکەکەتا خەڵکی مزگەوت و دەوروبەرەکەتدا دادپەروەر نەبووی بابەتێک دەخوێنەوە لە فەیسبووکە زەممی کەسێک کراوە تۆ هیچ معلوماتت لەسەری نییە تۆش کۆمنتێکی ناشرینی ڕەوان دەکەی ئەوە نادادپەروەریە چونکە هیچ معلوماتێکت لەسەری نییە ئەوە سفر بووی لەم بوارەدا جا ئەگەر لەولاوە ڕۆژوەکانت هەمووی 100 بێ نوێژەکانت هەمووی 98 بێ چاکەت زۆر بێ چونکە ئەم هاوکێشەیە ئەم بەری سفرە هەر دەکاتەوە چی لە قیامەتا بەڕێزان دەکاتەوە سفر بۆیە پێغەمبەری خوا فەرمووی لە قیامەتا زۆر کەس مفلیسە بەقەدەر کێوەکان نوێژی کردووە ڕۆژ و یەک ڕەمەزانی نەخواردووە بەڵام بەرامبەر بە خەڵک ستەمکار بووە هاوکێشەکە سفر دەکاتەوە زۆرمان ئاگا لێ بێت توخوا ناڕەحەت بوون تینوو بوون برسی بوون کاتی زێڕینی خۆتان بەخشی بە ماڵی خوا چەند دڵگران بووین هەمومان کە مزگەوتەکان دادەخران بەڵام توخوا ئاگامان لێ با لە دوای ڕەمەزان ستەمکار نەبین بەرامبەر بە یەکتر ڕەحمەتی خوا لەو کەسێک کە خەمی نوێژی جەژنێتی گەورەتر لە نوێژی جەژن ئەوەیە ئەگەر چویتەوە لەگەڵ هاوسەرەکە تا ڕەفتارت باشنەوە داوای گردن ئازایی لێ بکە هەر ئەمڕۆ باوەشی پێداکە هەر ئەمڕۆ ڕوود لەگەڵ ماڵ و منداڵەکە تا خۆش بێ هەر ئەمڕۆ ئەگەر بەرامبەر بە خەڵک زمانت خراپ بەکارهێناوە تەوبەی ڕاستەقینە بکە و زمانت ببەستە با عیبادەتەکانت زەڕوی سفر نەبن ئەم وتارە تکایە زۆر بە گرنگ گوێ لێ بگرن چونکە چارەنووسی قیامەتمانی لەسەرە چارەنووسی دنیاشمانی لەسەرە هەر کەسێ بەرامبەر بە خەڵک زاڵم بێ بەخوا عیبادەتی هەمووی زەڕوی سفر دەبێت بەڵام ئەگەر دادپەروەربی عیبادەتەکانت زەڕوی زۆر دەبن ئەگەر دادپەروەریەکەت 90 بێ و 100 بێ جاوەرە زەڕوی 190 ئەو لای کە بزانت چەند لای خوا بەرزت دەکاتەوە چەند بەرزت دەکاتەوە ئیمام ابن القەیمی جەوزی ڕەحمەتی خوای لێ بە زانای پایەبەرزی ئیسلام لە کتێبی سەید الخاتردا دەڵێ زۆر لەگەڵ خەڵکا تێکەڵاو بووم لە ژیانی مەلایەتی و زاناییمدا خەڵکێکی زۆرم بینی پرسیاریان لێ دەکردم خۆیان لە پڕیشکی بچووک دەپاراست ئێستا ژێمە خەڵک لە مامۆستا ئەبێ ئەمج لە نوێژی پێوە بێت لە دوکانێکا بۆ نمونە بە نەوعێک کار دەکەم ئەبێ پڕیشکێکی ئەو جۆگەیە بەرم کەوت تای سارێک پڕیشکێکی ئاوی فڕێدا دەبێ نوێژی پێوە بێ خەڵک ها لەم وردانە دەپرسێ بەڵام سەیرم دەکرد ئەو کەسەی لە پڕیشکە وردەکان کە بە چاو نابیندرێت دەپرسیارێ نوێژی پێوەیە یان نا ئەسڵەن زمانی لە غەیبەتکردن هەر ناپارێزێ هەر نازانێ ئەوە بێ شەرعیە یان نا بەداخەوە
لە پڕیشکی ئاو دەپرسێ کە بێنوێژەیان نا، بەڵام لە غەیبەتکردنا سڵ ناکاتەوە، چۆن زەممی ئەموو ئەو دەکات. خەڵکم بینی لە خێر و بەخشینە زۆر بەخشندن، زەکات دەدەن، سەدەقات دەکەن، بەڵام هەمان کەسم لە بازاڕە سەیر دەکرد معاملەی ڕیبای بۆ تێکەوێ زەرفەتی نادا، حەسڵەن حەڵاڵ و حەرام هەر نازانێ لە پارەدا چییە، بەڵام لەولاوە خێریش دەکات. خەڵکێکم بینی پرسیاری شەو نوێژیان دەکرد، کەچی نیۆڕیان دەبردە لای عەسر، قەت نوێژێکیان لە وەختی خۆیدا نەدەکرد مەگەر لە ڕەمەزاندا نەبوویایە. هەموو نوێژەکانیان کەم و کەسر بوو، کەچی پاداشی شەو نوێژیشیان لێ دەپرسیم. بەداخەوە تێی نەگەیشتون لە دینەکە. بۆیە شێخ محەممەد غەزالی کە ساڵانێک لەمە بەروەفاتی کرد، بانگخوازێک و داعیەکی گەورەی ئیسلام بوو، نووسەرێکی بە ناوبانگ و خەتیبێکی ماهر بوو. شێخی غەزالی دەفەرمێن نیوەی هۆکاری بێ ئیمانی خەڵکی لەم سەرزەویەدا دەگەڕێتەوە بۆ ئەو کەسانەی خۆیان بە دیندار و خواناس و ئەهلی مزگەوت دەزانن. ئەوەندە ڕەفتاری نەشیا و نیشانی خەڵکی بێدین دەدەن، خەڵک بەهۆی ئەوانەوە ڕقی لە خوش و لە دینەکەشی دەبێتەوە. ئەو محەممەد غەزالیە بەڕەحمەت بێ ئاوای فەرمووە. بۆیە بە سەرهاتێکم خوێندەوە دکتۆر حەسان شەمسی باشاشا نووسەری ناودار لە کتێبەکەی خۆیدا عندما یەشریق الصەباح ئەڵێ بیرەوەریەکانی بازرگانێکی وڵاتی سینم خوێندەوە. کابرای بازرگانی سینی لە بیرەوەریەکانی خۆیدا لە مزەکەراتی خۆی ڕۆژانەیدا نووسی بووی، سرم سوڕما لە بینینی کۆمەڵێک بازرگانی موسڵمان کە لە وڵاتە موسڵمانەکانەوە هاتوون بۆ وڵاتی چین، بۆ وڵاتی سین. ڕۆژێک کە مفاتەحەم لەگەڵاکردن و یەکتریمان ناسی و دەستمان کرد بە نووسینی عەقد کە لەمەوەدا بە ئەوەندە ملیۆن دۆلار و سەدان ملیۆن دۆلار معاملە و بازرگانیمان هەبێ، ویستم نان خواردنێکیان بۆ ڕێک بخەم. داوای لێبوردنیان کرد، وتیان ئێمە ناتوانین لە نانەکەی تۆ بخۆین. دڵم شکا، وتم بۆ؟ وتیان لەبەرەوەی دڵنیا نین ئەو خواردنەی کە ئەو گۆشتەی لەسەر سفرەکەیە بە شەریعەتی ئیسلامی سەربڕدراوە یان نا. وتم بەخوا ئەمانە زۆر واریعن، بابە بۆتان دێنم کە نووسا بێ حەلالە. وتیان نا، چونکە خۆمان چاومان لێ نەبووە نەوەکو ئەو حەلالەش تەزویر بێ، با تووشی حەرامخۆری نەبین. وتم ئەمانە زۆر مهمن، یعنی خۆ لە خواردنێک بپارێزن گومانت هەبێ بە پێی شەریعەت سەر نەبڕدراوە. بەڵام کە چووینە سەر بابەتەکان و شتیان بۆ دروستکەم، هەر مێشکم وەستا کاتێ پێیان وتم ئێمە شتێ پارەی زیادت دەدەینێ، بەڵام تۆ لەسەر کاڵاکان بنووسە ئەم سنعەتە لە ئەڵمانیا دروست کراوە نەک لە سین، بڵێ ئەمە مارکەی ئەڵمانیە بۆمان تەزویرکە. وتم بۆ خاتری خوا ئێوە چ مرۆڤێکن، چ ئاینێکتان هەیە لەسەر سفرەی ناخواردن بە حساب وەرع دەکەن لە گۆشتێک بە پێی شەریعەت سەر نەبڕدرابێ، کەچی بۆ هاونیشتیمانیە موسڵمانەکانی خۆتان فێڵ دەکەن، بە منی کافر دەڵێن، بە منی مولحید دەڵێن، پارەی زیادت دەدەینێ مۆرەکەی لەسەر هەڵکەنە ئەمە لە ئەڵمانیا دروست کراوە بۆی بە سێقات بە هاونیشتیمانی خۆمی بفرۆشمەوە. ئەڵە بەڕاستی سرم سوڕما، نەمزانی ئەمانە مرۆڤن، ئەمانە موسڵمانن، ئەمانە چکارن. زۆر بەداخەوە ئەو قسەیە لەسەر خەڵکێک دەچەسپێت دوور لە جەنابتان. ئینشەڵڵا ئێوە لەوانە بە دوور بن، هەوڵ بدەن لەوانە بە دوور بن، هەوڵ بدەن کە چوویتەوە بازار، کە چوویتەوە سەرکار و کەسابەتت ئەم ڕۆژووی ڕەمەزانە کاردانەوەی هەبێ، وەک ئەو کابرایانەمان لێ نەیە وەرع بکەین لەوەی دەبێ خواردنەکە حەڵاڵ بێیان حەرام بێ، بەڵام لەو لاوەشتی تەزویریش بخەیتە بازارەوە، لەو لاوەشتێک تەقلید بکەی و بە ئەسڵ بە خەڵکی بفرۆشی. لە صحیحی بوخاریدا بە ژمارە فرموودەی 6494 حەدیثەکە هاتووە، لە فتح الباریدا تەماشایکەن لە مجلدی 11 لاپەڕە 401 کابرایەک لە پێغەمبەری خوای پرسی صلی الله عليه وسلم ئەی الناس خەیڕون، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چ کەسێک زۆر کەسێکی چاکە، شێمان بینی شاهیدی چاکەی بۆ بدەین و پێغەمبەری خوا شاهیدی بۆ دەدا کە فڵان کەس ئیمانداری بە حەق و ڕاستەقینەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی دوو کەس، یەکەمیان رجل جاهد بنفسه وماله، کەسێکە لە پێناوی دینی ئیسلامدا تێدەکۆشێ بە ڕوحی خۆی بە ماڵی خۆی، یعنی ئیسلام لەکوێ پێویستی بە ئەم بێ بەجەستە حازرە، بە ڕوح حازرە، بە ماڵ حازرە. بەڕاستی مجاهدی فی سەبیل اللهە، ئیسلام بڵاو دەکاتەوە بەدلەشی خۆی و بە ماڵی خۆی، درێخی نەکردووە لە خزمەت دینی خوادا، ئیسلامی بە حەق دوور لە تەقە و تەقینەوە تیرۆر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی دوای ئەو کەسێک لای خوا زۆر بەڕێزە
ورجل في شعب من الشعاب يعبد ربه ويدع الناس من شره. فمووی کەسێک لە ناو شیوێکە، لە دۆڵێکە، لە پەنایەکە، لە ناو مەزرعەیەکە، لە ناو مڵکێکە خەریکی عیبادەتی خوای خۆیەتی، کەسابەتی خۆی دەکا، خوای خۆی بە حەق دەپەرستێ، هەموو خەڵک لە شەڕی ئەمینە. جا بەڕێزان ئەم حەدیسە زۆر بە وردی سەرنج بدەن. ئەمە حەدیسی بوخاریە لە زمان فەرموودەی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم. سەروەرمان خۆشەویستمان فەرمووی باشترین کەسێک لای خوا ئەوەیە لەسەر پیشەیەکە، ئاژەڵدارە، کوشت و کاڵ دەکا، زراعەت دەکا، فەلاحەت دەکا، لە فەرمانگەیەکە، لە ناو دوکانەکەیدایەتی، لە کۆمپانیا و شەریکەکەیەتی خەریکی کاسبێکی حەڵاڵە خۆی پێبژێنێ، بەڵام یادی خوای لە یاد نەکردووە، عیبادەتی خوا نوێژ و ڕۆژووی لەسەر نەفەوتاندووە. هەر ئەمەندە بەسە نە، خەڵکیش لە شەڕی ئەمینن، زەرەری بۆ هیچ بە شەرێک نییە، شەڕی بۆ کەس نییە شاهیدی بۆ بدە ئەوە لای ئیمانداری ڕاستەقینەیە، ئەوە بەڕاستی خواناسی ڕاستەقینەیە. ئەم حەدیسەی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێمان دەڵێ تاعەتی قبول کرا و لای خوا مەرجی ئەوەیە زەررت بۆ خەڵک نەبێ. يعبد ربه لەگەڵ یا ويدع الناس من شره، عیبادەتی قبول کرا و لای خوا مەرجەکەی ئەوەیە خەڵک لە شەڕت ئەمین بن. جا حەز دەکەم لەسەر وشەی شەڕی هیچ بوەستین. شەڕ هەر ئەوە نییە لە زمانەوانیدا بە معنای ئەوە بێ یەخەی یەکێ بگری و پەلاماری لێ و برینداری کەی و لێی دەی، ئەمە شەڕە. بەڵام شەڕە گشتێکە ئەوەیە هەر شتێک ناڕەحەتیەک بەدڵی کەسێک بگەێنێ، ئازارێک بە جەستەی کەسێک بگەێنێ، خەمێک بخاتە دڵی بەرامبەرەکەوە، وەڵڵاهی ئەوە شەڕت بۆی هەبووە. چۆن؟ یەکێ دەبینی تەماشا دەکەی بە حسابی خۆی سەردانی کەسێک دەکا، میوانداریەک دەکا، بەرامبەر ئامادەیی میوانداری تێدا نییە، لە ڕوودا دەمێنێ و فەرمووی لێ دەکا، ئەمیش یەکسەر دەڕوە، ڕەنبێ ئاژاوێکی خێزانی لە میوانداریەدا دروست بێ کە ئامادەیی خێزانەکە نەبووە. ئالەم کاتەدا ئەم بەڕێزە شەڕی بۆ فڵان کەس پێ بوو، خەمباری کرد، ناڕەحەتی کرد، ئاژاوی خستە ماڵەکەیەوە. کەسێ شتێکی پێ بەدەستێوێتی جوانە پێی بەخشراوە یان کڕیوێتی، ئەمیش دەڵێ وەڵا شتێکی جوانە، لە موبارەکت بێ، وەڵا سوپاست دەکەم. ئێوە غەسب الحەیایە، ئەو گوناحە، ئەوە تووشی خەمباریت کرد، بەڵام کابرا مەردە پیاوە، ئینسانێکی بەخشندەیە، هەر نابێ بڵی فەرمو یەکسە بڵێ بەزیا بێ، قبوڵم کرد، ئەوە یەکسەر تۆ تووشی حەرامخۆری بووی، عەزیەتتدا. لە شەرعا دەفەرمێ کەسێک بە دەنگێک بەرامبەرەکەی ئازاردا، سارێک لە کۆڵانێکەوە ڕۆی، ئەوەندە بە تیژی ڕۆی لەنکاو ئیستۆپێکی گرت، ئەوەی لەو دەورەبەر بوون دڵیان ڕاستچڵەکە بە زیڕە ئەو ئیستۆپە، وەڵڵاهی ئەوە تۆ شەڕت بۆ ئەهلی ئەو کۆڵانە هەبوو. هۆڕنی سارەیەک لێدا لە شوێنێکا کە هیچ ضرورەتێکی وا نەبوو هۆڕن لێدەی، ئەو هۆڕنی سارەی تۆ دڵی یەکێکی داچڵەکان، ئەوە شەڕت بۆ ئەو کەسە هەبووە. ئەوە فەرموودەکەی پێغەمبەری خوا نادگرێتەوە. ها سەیری ئەم شتە بچووکانەکەن. وەختی ئیمتیحانات دێتە پێشەوە، چەند ڕۆژانێکی دوای جەژن، منداڵەکان هەموو خەریکی سەعین، تۆ نابێ بچی میوانداری خەڵک بکەیت، با ڤایرۆسی کۆڕۆناژ نەبێ، با هیچ بابەتێک لە ئارادا نەبێ، با قەدەغی هاتوو چۆش نەبێ، تۆ چووی لەو ماڵەدا تانی وە شەو باسی یەکێتی و پارتی و حیزبی فڵان و فڵان و شەڕی دەنوچی ئەم و ئەو گەندەڵی و دزی ئەم و لێدانی ئەوت کرد، ئەو منداڵت لە شوێدا ماوە سەعی بکە، فەقیرە سەری لێ دەشەوێ بەیانی بە مێشکی خاڵی دەڕوا بۆ مەکتەب، ئەوە تۆ ماڵوێرانت کرد، ئەوە بە حساب تۆ نوێژی عیشات بە جەماعەت کردەوە و 30 ڕۆژی ڕەمەزان بە ڕۆژوو بووی و عیبادەتت کردەوە و ئاوات دەخوازی عەمرە بکرێتەوە، عەمرەیەکشی لەسەرا کردایە کەچی لەولەوە ئەو مناڵانە نەتهێشت شەوەکەی سەعیان بکەن، ئەو ماڵە ناڕەحەت کرد، ئەوە يدع الناس من شەڕیهی واز لێ نەهێنا. بڕێ براکەم ئەبێ زۆر مراعاتی حاڵی یەکتر بکەین. کۆتایی وتارەکەم بەم قسە جوانەی شێخ محەممەد صالح العوسەیمین دێنم کە لە شەڕی ممەتیعە لە مجلدی 3 لا پەڕەی 90 دەفەرمێ، شێخ عوسەیمین دەفەرمێ لا ينبغي للإنسان أن يفعل سنة يؤذي بها غيره. هەر سنەتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئازاردانی بەرامبەرەکەتی تێدا بوو، نابێ وەکو موسڵمان بیکەی، سنەتەکە واز لێ بێنە، سنەتەکەی پێغەمبەر مەکە، بەڵام بەرامبەرەکەت ئازار مەدە. خۆزگە ئەوانەی خۆیان بە شوێن کەوتوی ئەو زانە سەلەفیە دەزانن ئەوە ڕەفتاریان بوویایە. هەر سنەتێک ئازاری یەک کەسیدا سنەتەکە جێبەجێ مەکە. جا نمونە دێنێتەوە، ئەڵێ سیواکت دەکرد، هەستت کرد کڕ و هڕ و کابرا سیواک دەکات تفڕێدە دەجاوەکەوە کۆڕۆنابی هەر وڵات وێران دەکات، هەموو ڕیشاڵەکانی پیس بۆ بۆگەنی کردووە فرێدات. ئەوە سنەتی سیواک زۆر گەورەیە، زۆر
بەڵام مادام خەڵکی پێ ئازار دەدەی ئەو نوێشخوێنی تەنیشتی پێ ئازار دەدەی وەڵڵا نەیکەی باشترە وازی لێ بێنە سەفی نوێش پاڵدانە قاچی یەکتر شان بە شانی یەکەوەنان سونەتە دەفەرمێ ئەم زانا گەورە ئەگەر قاچت بە قاچی یەکێکەوە دەنا و خۆت لێ جووت کرد لە نوێژە بە ئومێدیەوەی سەفەکە ڕێک و پێک و جوان بێ و سونەتەکە جێبەجێکەی بەڵام بەرامبەرەکە قبوڵی نەبوو ئەو وا تێ نەگەیشتووە لە قەدیمەوە ئەوەندە قاچی خۆی دوور گرتووە و وا فێر نەبوو ئەمەی بۆ ڕوون نەکراوەتەوە عەزیەتی پێدەخوارد ناڕەحەت دەبوو تۆ ئەم تەرکی سونەتە بکە باشترە بەڵام بەرامبەرەکەت عەزیەت مەدە ئەڵێ حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم سەفی نوێش ئەگەر بۆشایی کەمێک لە بینی دوو کەسا هەبوو سەد الفورجی پێ دەڵێن هەر کەسێک کەلێنێک بۆشایی هەبوو لە سەفی نوێژە تۆ چووی پڕت کردەوە بۆشاییەکەت پڕ کردەوە خوا کۆشکێکی بەهەشتن لە قیامەتا خەڵات دەکا دەفەرمێ ئەگەر بینەکە کەم بوو بۆ نمونە 20 سامتین لە بینی دووسێ کەسا هەیە تۆ خۆت تێخزان ئەوان فەقیر زۆر جاوام لێ هاتووە نازانی نوێژەکەت چۆن دەکەی فڵان کەس دێتە سەفەکەوە هەموو وا تێک دەترنجەی نازانی بەڕاستی پەراسۆکانت دێشن هەموو سەفەکە ناڕەحەت دەبێ هەموو لە دڵەوە ناڕەحەتن لە جیاتی خۆشەویستی لە بەینا دروست بێ هەمومان ببوونی ئەو پیاوە کەوای کرد ناڕەحەت دەبین وەڵڵاهی تەرکی ئەو سونەتە ئەو کۆشکی بەهەشتە واز لێ بێنە بەڵام سەفەکە ناڕەحەت مەکە وازی لێ بێنە سەردانی نەخۆش چەند سونەتە ئەگەر زانیت بە سەردانەکەی تۆ دەبێتە مای ئازار بۆی قەدەغەی هاتوو چۆی لێکراوە بەهۆی نەخۆشیەکەی گواستراوەیە یان بۆ نمونە کیمیایی وەردەگرێ عیلاجی کیمیایی وەردەگرێ نابێ هەناسەی کەسی بەسەرا تێپەڕی بێ نابێ بڵێ کاکە سونەتە سەردانی نەخۆشکە سونەت ئەوەیە سەردانی ئەو مەکە با عەزیەتی نەدەی پرسا سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم دڵخۆشی دانەوەی مردوو بکەی بەڕێزان ئێستا بۆ ئەم ڤایرۆسی کۆڕۆنایەوە تکاتان لێ دەکەم تکایە ئەگەوەی مردووی لێ مرد قەت گلەیی لە کەس نەکا بڵێ ماڵی هەر کەسێ ئاوا بێ کە لە ماڵەوە دوعایەکی کرد بۆ مردووەکەم دەکا بۆ خۆشت بۆ هیچ کەسێک مەچۆ بۆ پرسا نەچی بڵێ کاکە سونەتە مادام ئازاردانی بەرامبەرەکەی تێدایە یاخوا لەو ماڵەوە داماوە کۆی گەڕەکەکەی ئێرەی لێدێ نەخۆشیەکە بڵاو نەبێتەوە هەتا لە بیریان ناچێتەوە هەرچی ئیعلامی بێویژدانە شەو ڕۆژ دەیڵێتەوە هەر حیات دەبە ئەم سونەتە مەکە با بەرامبەرەکەت ئازاری پێنەگا بەرەو جەژنی ڕەمەزان و کۆتایی ڕەمەزان دەڕۆین با گردنی یەکتر ئازاد کەین با ناخمان خاوێنکەین وەکو دەممان بە ڕۆژووە لە خواردن و خواردنەوە تکاتان لێ دەکەم با ئەم ڕەمەزانە فێری ئەوەمان کە زمانمان ببەستین بەرامبەر بە یەکتر قەت بوختان بە یەک نەکەین با غەیبەتی یەکتر نەکەین با لە فەیسبووکە شەڕی جوێنی یەکتر نەکەین قەت کۆمێنتێکی ناشرین بۆ کەس مەنووسە خراپ بوو بڵێ یا ڕەبی خوا هیدایەتی بدا چاک بوو بڵێ یا ڕەبی خوا ڕەحمی پێ بکەی و منیش لە چاکەکاران حساب بکەی وەکو زمانمان لە خواردن و خواردنەوەی حەڵاڵ دەپارێزین با خوا زمانمان لە ئاستی یەکتر و مەحاریمی یەکترا پارێزین باوەکو ئەهلی مزگەوتین لە مزگەوتا ڕوومان کردوتە خوا لە هەر پیشە و کارێکاین دایمە خوامان لەبیر بێ با بەهۆی ئێمەوە خەڵکی ئیسلامی لا جوان بێ توخوا با بەهۆی ئێمە و کردارە خراپەکانمانەوە خەڵکی بێدین نەڵەجا ئەوە کەی دینە ئەوە کەی ئیسلامەتی ئەوە فڵان کەس نمونەیەکی ناشرینە یا ڕەبی خوا داوا لێ دەکەم بە ناوە جوانەکانت بە سیفاتە بەرز و باڵاکانت تاعەت و عیبادەتی ئەم ماژی پڕبەرەکەتی ڕەمەزانت لێ قوبوڵ کرد ببین یا ڕەبی خوایە کەم و کوڕەکانمان بۆ پڕکەیتەوە خوایە ئەم مانگە بکەی بە مایەی نوێبوونەوەی ئیمانەکەمان لە دوای مانگی ڕەمەزاندا پێمانەوە دیار بێت تەئسیر و کاریگەری بە ڕۆژوبوونی ڕەمەزان یا الله یا شافی بە هەموو ناوە جوانەکانت بە سیفاتە بەرز و باڵاکانت لێت دەپاڕێمەوە ئەوەی نەخۆشە خۆیان شیفای بدەی یا ڕەبی خۆی ئەوەی نەخۆشە شیفای بدەی ئەوەی نەخۆشی دەرونی هەیە خۆی ڕەحم بەدڵ و دەرونی خەمباری بکەی ئەو ژنومێردانەی کەوا لەم بەرە جەژنانەدا ناکۆکن هێشتا بەیەکەوە تەبانین یا ڕەبی خۆی هەر ماڵێک ناکۆکی خێزانی تێدایە خۆی ئیسلاحی حاڵیان بکەی خۆی هەر ژنومێردێک ناتەبان بیان هێنەوە سەر ڕێگەی ڕاست و تەبایی بژێڕێەوە ناو خێزانەکەیان یا ڕەبی خوا ئەو ماڵانەی ڕێک و پێکن ئەو ژنومێردانەی تەبان ئەو ماڵ و منداڵێنی ساڵحن خوا لە نەفسی پیس لە چاوی پیس لە قسەی پیس لە سیحر و جادووی پیس بیان پارێزی خوایە یا ڕەبی خوا منداڵەکانمان ساڵح کەی علم و حلمیان زیاد کەی یا ڕەبی خوا بەرەو ئیمتیحانەکان دەڕۆین لە دوای جێژنە خوا ڕەحم بە خوێندکار و قوتابیەکانمان بکەی خوایە علمیان زیاد کەی قەڵەمیان بە بڕشت کەی مێشکیان فراوان کەی بە ئاواتی خۆیان بگەین یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایوانی مناڵیانی ئەولادی ساڵحیان پێ عەتاکەی لە هەموو خێر و بێرێک بەسەرمانە بارێنی لە هەموو شەڕ و خراپەیەک بە گەورەی خۆتمان پارێزی خوایە خاچی کوردستانمان پارێزی یا ڕەبی خوایە میلەتی کوردمان پارێزی
هەموو مرۆڤایەتی لەم ڤایرۆسی کۆڕۆنا لە هەموو نەخۆشیەکی کوشندە لە هەموو بەڵایەکی ناگەهان لە شەڕی شەیطان و شەیطان سیفەتان خوای ئێمە و سەرجەم مرۆڤایەتی بەدوورکەی و بمان پارێزی بە ڕەحمەتی خۆت ئامین ئامین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.